بەناوی خوای بەخشندە و میرەبان خۆشەویستان و ئایزان لە هەر جێگاکان ئەسەلامو عەلەیکوم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکات. خۆشحاڵین جارێکی دیکەش لە بەرنامەی یادەوەری ڕەمەزان بە خزمەتی ئەوەی ئایزوو خۆشەویست شادەبینەوە. لە بازاڕی لەنگەی هەولێرین هاتوونێتە لای یەکێ لەو کاسبکارانەی کە ساڵانێکی زۆرە لەم بازاڕە خزمەت دەکات. ئەویش سەید بایز عەبدولکەریمە کە ساڵانێکە خەریکی چاکردنەوەی مزەخەیە. با بزانم ئەو لە کێوە دەستی پێکردووە و چۆن ئەم کارەی هەڵبژاردووە لەگەڵمانە بن. السلام عليكم. السلام ماشي بخير باش ناوسین کناوی ئاسمانی پێیان خێر بێ سەر و ساو زۆر سپاس دەکەین خوا سەلامەتکە. سەرەتا با بزانم لەگەڵ مانجی ڕەمەزانە چۆن؟ زۆر باش لەخوای بێزێ سەحەتم زۆر خۆشترە الحەمدولله. ئەم بەستی میتی تاسیری دەکەن بۆ خواردن ئازەکەی دوور و تێ ڕۆژانی لە خۆم تاسیریم لێ ناکە. تەنها تینێتی بەستێنیتی هەست ئەو مانگی هەستم پێ نەکردی ئەبەت بەتینی توش ئاینە مانگی تینیشت نەبووە. لەگەرەوان هەرستم لەگەریان دادەنیشم سونەتی دەکەم نوێژ دەکەم یەک بەرداقاویشی تێن دەخۆ بەس ئەوەندە لەگەڵ منداڵەکان ناین ناخۆم ئەبەت پاشیوان بەڵێ ناین ناخۆم بەس ئێوارە ناین دەخۆم بەس ئێوارای زۆر خۆمەوە ناکەم باش ئێستا زۆر تێنیت دەبی؟ ناخێر هەر هەست پێ ناکەم باش ئەگەر سولەت نەبی ئاوەکەش داخۆم ئێوارە درێن دکە خون ئەوەتا با بزانم ڕۆژەکەت بەس دەشتێنی. واللهی ئەم بە خرە خورمایەکی ئەوەی برین عەجۆی پێ دەرێن لەگە بەرداغ ئاوەکی دەست خۆش بی. با بزانم ئەی لەگەڵ نوێژی جەماعەت و زۆر باشم تەراویح و زۆر باشم بەخوا یەک ئەی بمێ چۆکم دێشی لەگە پشتم ئێستا لەسەر کورسی دادەنیشم یعنی بە مامۆستام گوتی زۆر ئەتیادیە هەرسمەوە بەس ناتوانم ڕتوی بم لە بەسۆ باش ینی با بڵێم ئەوەندەی لە توانات دابی نوێژەکان لە مزگەوتە بەری زۆر باش. لە ڕووی دەروونەوە چەند دڵخۆش و مرتاح؟ زۆر هەر ئێستا باوەڕ کەلەوەتی ڕەمەزانە سەحەتێکی خۆش یعنی هەست بە شەشکە دەکەم هەست بە جەوشکە ئەدیمە ئیسلامی ئێوە نییە ئەنی هەست دەکەی گۆڕانکاریەکەیە بەرێ گۆڕانکاری زۆر باش. ئەی ئەوەندەی کە لێرەی قەت بیر لۆ کردوتەوە جێ لە قورئان بگری ئەوم مۆبایلی محەدەل دێدم دەمەکەیتی هاوت هەر محەدەل نەکێ قورئان ئەری وەڵڵا قورئانە یعنی زۆر ئەوەیە لە خۆم دەخینم یعنی دەرێم بەخۆت زۆر دوو حاشەیەتی دا دوعاکان دەخینم هەر محەدەل خۆش بی. وەچی نوێژشم کە نوێژی سبەینی حتا ساعت 6 ئەوانە ئەو شانەی زیکرەکانی ذکری بەیانی هەمووی هەتا ساعت 6 و 10 دقیقە ئەو دەتەواو دەبوو. زۆر باشە. با بزانم ئیشەکەی خۆت کو دەستت پێ کرد کەینی دەست پێ کرد؟ ئەو ئیشا ئەمە لە پاشی بری 74 برایەکمان ناوی وەستا عەزیزە بەڵێ لەکن برادەرێکمان هەیە وەستا عەزیز بێراوەی پێ دەرێن وایدی خۆی لەم عەسکەری بووە ڕەوانی رووسیان کردە ئەو ئیشەی مەفێربی ئیشی لەپی ئەو لە رووسیا تاوای کردەوەی گەڕایتەوە لێرە سێت عەیزی براشم چولەکنەوە ئیشی کرد ماوەک لەکنی بوو زۆر مێشکەشی سەیلێ ماوەک لەکنی بوو دوکانی زانە ئەمنی چوم لە لای و ئیشم کرد کارم کرد پێکەوە بووین هەتا هەشتاویەک لە هەشتاویەک ناومان هات توی ئەو گوندانە هەتا پاش نەوەتویەک ئەو دەستمان بۆ ئیشەی کردەوە لە نەوەتویەکەوە بەردەوام هەتا ئێستا. لە نەوەتویەک لە چێن دەربووی سەرتا لە چێ دەست پێ کرد؟ سەرەتا لە دوکانێکمان هەبوو لەکن دایرەی ئاسای لەکن برایەکەم بەڵێ ماوەک لەوێن دەربووم لە دوای هاتمە دەراخانەی لەوێ دوکانم دانا ناوم زەقە فرۆشەکان ماوەکی زۆر مندارەکانم لەگەرن مەکتەب وشتیانە بوو نەداهاتن بە نائیلاجی هاتمە ئێرانە ئەوێن بەجێهێشت پێش ئەو دەو دوکانەی بووم ئەو دوکانەیەم بوو لە دوای ئەوە هەتا ئاتین ئێرە. زۆر باشە. ئەی با بزانم هیچ ڕەمەزانێکە بۆ زۆر تێنیت بی ماندی بی ئەلێرانە باوەڕ نەشکاندبی هاتی مەخنکاندنی یعنی بقنچێ نەمشکاندیە ئەوەندە تێنیم بووە ئامادە نەبووی شوێنە نەخێر وەڵڵا ئامادە نەبوو. باشە چی وای کردێت کە ئامادە نەبووی زۆر تێنیت بی ڕۆژەکە بشێنی؟ ئەدی ئەمە بەسی مسلمانی ئەگەر نوێژەکان نەکەین ڕۆژەکان نەگرین و زەکاتی نەدەین
سەرفترین ئەدی ئیشمە ئەچیە نازم ئیسلامەکەی مەچیە کەواتە مسلمانێتی و ئیسلامی بوون پێویستی بووە کەمەک مادی بی بەڵێ. تێنوبی برسی بی ئەو دنیا کۆتایی دێ بەس ئەدی لە قەبرەکەی چ بکەیت توی هیچ ئیلاجێک نیە باش ئەوەندەی لە بیرت بێ ڕەمەزانی پێشوو لەگەڵ ڕەمەزانی ئێستا چ جیاوازێکی هەیە جیاوازی وەڵڵاهی جیاوازەکەی زانی چیە ئەو دەمی زۆر یعنی شتەکان ئەوها نەبوو وەکو ئێستا خەرەکەی دەنوێت تا ئێوارێ نوێژەکەش ناکە ئەو دەیم ببینیم دەم لەو لادیانم لەو گونەلەوەی فیلال بن مارێ ماموو برێ قسمەکانمان لە گونی باوەڕ کە سەحات دوو هەرسان یعنی جار هەبوو درونیان هەبوو کن عیوانیان هەبوو جۆتیان هەبوو ئەوانە بە ڕۆژی بوون نیان دەشکەن یعنی فەرقەکەی ئێستا لەبەرم بەڕدەیە گەرمابی سەرمابی لە ژوورەیە یعنی هیچ عونەرێکی نیە ئێستا ڕۆژی ئێستا باش ئەو چەند شەوەی کە ئێستا ئێمە تێداین فرسەتە بەێ لە مزگەوت دەمینێەوە لە ماڵەوەی بە قورعان ئەم ڕاستی 25 دەسمە مزگەوتی لە مارێ باش لەوێ زۆر دوایان دەکەیت بەێ چ دوایەکی زۆر دەکەیت واللهی دوعای ئەو دوعای لە ناو مۆبایلەکەمە پرسیارش تایبەت بکەم دوعات کردیە بە خزمەتی پێغەمبەری خوا بڵێ سەلەم بە قورعان هەتا ژنبی نابوو لە خەونێم دەدی بەس دەوتی ژنبی نە لە خەونی نابی ینی پێغەمبەری خوش دیتێ لە خەونی بەریارەوە ژنم نەی نابوو لەو گوندانە فیرار و چەند جار بەس دە پاشێنێ دەوتی ژنی هینە نەمدیتی لە ئینشاءڵڵا لەو دنیا بە خزمەتی دەگەین ئینشاءڵڵا ئەی گرفتەکانی مزەخەی زۆر چیەنە گرفتەکان یەکەم مەسەلەن مزەخە هەیە مزەخە برێن ئەو مزەخە نوێیە ئەو مزەخەی تەڕبی ئیش پێ بکەی دەستی ئەوە یەکەم گرفتەکانی دووەم کارەبای مۆلیدەی ئەگەر ڤۆڵتێ زەعیفی ڤۆڵتێ دەبی 220 بی هەتا 200 ئەتیادێ بەس هاتە خوارێ فەڕێی کەم دەبتەوە فەڕێ کەمتەوە گەرم دەبی دەستی ئەمپێری وەرەگەی زۆر جار هەیە بە شارەکەی مەسەر ماوەک ئیش وێناکەی جام دەکا ئەوەش دەستی هەندە جارای بەردێتە ناوی دووبارە جام دەکە دەستی یان بۆربەرینی بخورێ ئەو ئیشکالانە زۆرە باشە ساردی تاسیری نییە سادی بەس ئەوە دەیتەقینی ئەوەشی ئەوەی سەر پێشەکەی تەقاندیە با ئللا ئەو سادی ئەوە پێشتر سەختا چ مزەخەک هەبوو ئیتالی هەبوو یەک نەوە ئیتالی هەبوو دوانیان ئینجی بوون دوانیان سێ ڕوبع بوون یەکیان نیو ئینج بوو بەس ئێستا برین دیۆ دەرەجەیەکە کاکعازی کەمال داینی ئیشمجی دەرەجەیەکە ستار دەرەجەیەکە ئەوانەش مەسەرەن ئێستا نەوە هاتیە لیۆ هاتیە لیۆ ساتیە لیۆ ناتیە لیۆی هاتیە مارکۆس هاتیە سترێم هاتیە هەموو نەوەکاتێ چەندت بە ئیشەکەی خۆت خۆشە زۆر مرتاحم لەوەتی هەمە شەی دەکەم ژارەکەم ئەوەیە ئێمە بچینە لە هەر کەسێک ئەم دیاری پێدەبەخشین قورئانێکی پیرۆزە و بۆنێکە دەبێتە یادگاری لە نێوانمان هەمیش بە خۆش و جۆشەوە لێ دووەرەگرم زۆر زۆر سپاس دەکەم خوا سەلامەت بکە چاودمان زۆر خۆشحاڵ بین خوا سەلامەت بکە دەستت خۆش بی مەمنونی سەلامەت یا خۆ